دیاردەی کۆچ لە هەرێمی کوردستانەوە بەرە وڵاتانی ئەوروپا جگە لە ئاستی ناوخۆ لە سەراستی دەرەکی و میدیای ئەوروپیش کاردانەوە و دەنگدانەوەی بەرفراوانی بە شوێن خۆی داهێناوە. لەو چوارچێوەیەدا پێگەی عەرەبی ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی راپۆرتێکی لەژێر ناوی دیاردەی کۆچ کاربەدەستانی هەرێمی کوردستان ئیحراج دەکات بڵاو کردوێتەوە. لە راپۆرتەکەدا بیرروڕای چەند پەرلەمانتار و چالاکوانێکی مەدەنی هەرێم وەرگیراوە کە ئاماژەیان بە هۆکارەکانی زیادبوونی دیاردەی کۆچ کردووە. پێگەی ڕۆژنامە بەریتانیەکە دەڵێت لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەران بە تەواوی نادات، خزمەتگوزاری پاشەکشەی کردو و بێکاری بڵاو بووەتەوە. هەموو ئەمانە سەرباری ناسەقامگیری سیاسی و بەرتەسکردنەوەی ئازادیەکان کە هاوڵاتیان بە شەپۆلێک خۆپیشاندان و ناڕزایی گزارشتیان لێ کرد. ڕۆژنامەکە لە زاری چالاکوانێکی هەرێمی کوردستانەوە دەڵێت پێشتر دیاردەی کۆچ لە هەرێمی کوردستانەوە لە هەردوو پارێزگای سلێمانی و هەولێر هەستی پێدەکرا، بەڵام ئێستا دیاردەکە پارێزگای دهۆکیشی گرتوۆتەوە و چەندین خێزانیش ئەو پارێزگایان جێهێشتووە و ڕێگەی هەندەرانیان گرتوۆتە بەر. ڕۆژنامەکە لە زار یەکێک لە کۆچبەرانی کوردی سنووری نێوان بیلاڕوس و پۆڵەنداوە نووسیوێتی هەرێمی کوردستان بۆ ئێمە زیندان بوو، دەیانەوێت بۆ ئەو زیندانە بمانگەڕێنەوە. بەوتەی ڕۆژنامەکە ئەو کۆچبەرە جاوای لە میدیا ئەوروپیەکان کردووە دەنگیان بە جیهان بگەێنن کە نەیانەوێت بگەڕێنەوە هەرێمی کوردستان. هەر لەو راپۆرتەدا پێگەی ڕۆژنامە بەریتانیەکە لە زاری پەرلەمانتارێکەوە دەڵێت گەنجان بەدەست بێکاری و بێئومێدیەوە دەناڵێنن، ئەمەش لە ئەنجامی نەبوونی دادگەری و سەروەرنەبوونی یاسا و شکستی حکوومەت لە دابینکردنی ژیانی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیان. ئەو پەرلەمانتارە بۆ ڕۆژنامەکە دەژڵێت هەزاران بیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن، کەچی گەنجی هەرێمی کوردستان بێکار و بێئومێدە. لەلایەک حکوومەت دامەزراندنی ڕاگرتووە، لەلایەکی دیکەشەوە کەرتی تایبەت لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە قۆڕخ کراوە. بۆ هۆیەوە هەلی کار تەنها بۆ لایەنگر و هەوادارانی ئەو دوو حیزبەیە. لای خۆیەوە سەرۆکی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران هەر لەو راپۆرتەی ڕۆژنامە ئیندیپێندنتە قسەی کردووە و ڕوونی کردوێتەوە کە هۆکار و پاڵنەری زۆر بۆ زیادبوونی دیاردەی کۆچ زۆرن، لەوانە نەبوونی دادگەری کۆمەڵایەتی، نەبوونی سەقامگیری ئەمنی و سیاسی، گەندەڵی دارایی، نەمانی متمانە لە نێوان هاوڵاتی و حکوومەت، بەردەوامی قەیرانی موچە کە خۆی لە بڕین و دواخستنی دادەبینێتەوە، بەکارهێنانی دادگاکان لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە بۆ بەرژەوەندی خۆیان، بە تایبەتکردنی کەرتی خزمەتگوزاریە گشتیەکان. هەموو ئەمانە سەرباری دەستگیرکردن و بە سیاسیکردنی دۆسیەی ئەو چالاک و ڕۆژنامەوانانەی بیرروڕای جیاوازیان هەیە. ماوەی هەفتەیەکە پرسی کۆچبەرانی هەرێمی کوردستان کە لەسەر سنوورەکانی پۆڵەندا و بیلاڕوس گیریان خواردووە بۆتە باس و خواسی گەرمی میدیای ناوخۆیی و جیهانی و کاردانەوەی بەرفراوانی لێکەوتوێتەوە. بەپێی هەندێک ئاماری نافەڕمی ژمارەی ئەو کۆچبەرانە بە نزیکەی 4000 کەس دەخەمڵێنرێت کە زیاتر لە 180 هاوڵاتی هەرێمی کوردستانن.